ئەکی دێمە کە کاتێک باس لە ڕێژی جیابوونەوە کەنێ بێ لە هەمان کاتیشە باس لە ڕێژی هاوسەرگیریش بکەین. هەمیشا بینین ئەگەر ڕێژی جیابوونەوەکان زۆر بێ ئەکید ڕێژی هاوسەرگیریەکانیش زۆرن چونکە هەتا هاوسەرگیریدا ئەم دوانە پەیوەندیکییان هەیە پێکەوە هەم هاوسەرگیری هەم جیابوونەوە. هاوسەرگیری کەم بێ و جیابوونەوە زۆر بێ ئەو کاتە بە زاهێرەیەکی خراپی دانین بەڵام بەکۆی گشتیە زانین هاوسەرگیریش هەم زۆرە هاوسەرگیری پێشوەختەش هەیە و هەروەها هاوسەرگیری لە دەروی دادگاش هەیە ئەمە وای لێیەکا کە زۆربەی کاتەکان جیابوونەوەش زۆر بکە یاخود بێجگە لە جیابوونەوە تەلاقیش هەیە کە ئەوەش ئەو شەیە کە پیاو بەکارێ هێنێ لە ناو دادگاکانە یاخود لە دەروی دادگاکانە ئەمەش ئێمە ئازانین کە هەر کاتێککە ئەم کێشانە زۆرە بێ کێشەکان کێشەی کۆمەڵایەتیە ئابوووریە سیاسیە. جێبەجێکردنی یاسا وەکو خۆی نا زۆرجان جێبەجێ ناکرێ یاسا بە پێی ئەوەی کە دانراوە بۆ ژنێک کە چۆن پیاوەکەی نەفقەی بکێشێ هەتا بتوانێت ئەو خێزانە بەردەوام بێ لە بەرەوەی کێشە کۆمەڵایەتیەکان نەتوانم بڵم لە هەرێمی کوردستانە نەوشیارێکی تەواو هەیە بۆ ئەو خێزانانە بە ئەو گەنجانەی کە هاوسەرگیریەکەن چۆن بتوانن پێکەوە بتوانن بیر بکەنەوە لەسەر ئەو ژیانێک کە ئەمە ژیانێکی پێکەوەیە یاخود بارودۆخی ئەتوانم بڵێم ئابووریش زۆر خراپە لە بەڕەوەی ئەو گەنجانە کاری خۆیان نییە زۆربەی کاتەکانی ئەتیمادیان لەسەر شوێنێکی ئەهلیە تەعینات نییە ئیتر هەموو ئەم بارودۆخانە کە بە ڕۆژ بارودۆخی ئابووریش لە جیهانەوە هەرێمی کوردستانیش کەمتر نییە لەوانە کە بارودۆخی خراپە بێ ئەمە شوانکە کە ژیانی هاوسەرگیری تێک بکە و بارودۆخی سیاسی شەبینین کە کاتێک تۆ پێویستە بەوەیە هەندێک یاساکانە گۆڕانکاری بەسەرا بێت تعدیلیکەی یاسای نوێ دەرکەی بۆی پاڵپشتێکی باش بێ بۆ خێزان بەڵامە بینینە پەرلەمانت هەیە حکوومەتەکەت کاربڕێکرد هەموو ئەمانە دەوری خراپی هەیە لەسەر بارودۆخ و گوزەرانی خێزان یەکێکە لە هۆکارە ئەساسیەکان چونکە ئێمانزانین کە کاتێک ئەگەر بەپی یاسا بێت ئەگەر ئەم کچە 16 ساڵی تەواو کرد 15 ساڵی تەواو کرد بچێتە ناو 16 ساڵ لەگەڵ ئەو کەسێک کە پێوترێت سەرپەرشتیار کە باوکە یاخۆ هەر کەسێکە بەپی یاسا بۆی دانرابێ ئەچێتە ناو دادگا و هاوسەرگیریەکە و دادوەرە لێ پرسێ بەڵام کاتێک مناڵێک بە 9 ساڵی بە 10 ساڵی کە ئێستا یاسای هەموارکراوی باریکەسێتی بەپێی مەزهەبی جعفەری لە دەروی هەرێمی کوردستان لەو شوێنانەیە کە جێبەجێکرێت بەداخەوە بە 9 ساڵی ڕێگەیاوە بە کە مناڵەکانیان بن بەشوو و زۆربەی زۆری هاوسەرگیریەکانیش لە دەروی دادگایە کە ئەمانە مناڵن ئەو هاوسەرگیریان ئاکەن لەبەرەوەما هەموو دەورێکی زۆر خراپ و کاریگەری هەیە لەسەر ژیانی لێکجیابوونەوە یاخود تەلاقدان. کاتێک کە باز لە دراماکەی یاخود فیلمەکەی ئەبێ ڕنگدانەوەی گەورەی هەبێ لەگەڵ ئەو کۆمەلگایی کە تایاشیت ڕەنگە وڵاتی تورکیا جیاوازێکی زۆری هەبێ لەگەڵ دەوڵەتی عێراق بەکۆی گشتی دەوڵەتێکی وەکو سین و یابان و ئەمانە هەموو دەوڵە یاخود درامات ئێمە ماوەیە کۆریەکان بوو کە ئەمانە هەموو دەوریان یعنی ئەوانە میلەتێکی ترن خۆی گرنگە تۆ شارەزای و هەبێ بۆ میلەتانە بەڵام نەک وەکو ئەوەی کە ببێتە ژیانێکی ڕۆژانەی تۆ سیرەکەی ئەچیتە ناو درامایەکە و کە ئێستا هەندێک لە بەداخەوە دراما عەرەبیەکان ئەوانەی کە تەقلیدی ئەو دراما تورکیانەکەنەوە ئەوانیش بە هەمان شێوە زەرەرێکی گەورەیان گەیانەوە بە کۆمەلگاکەمان بە تایبەتی کۆمەلگای کوردی و ئێمە لە کۆمەلگای کوردیشە لەبەرەوە بارودۆخی هونەرمەندان ئەوەندە باش نییە هاوکارێکی باش نیە لەلایەن حکومەتەوە کە بتوانن ئەوان درامایەک دروستکن کە ئەو درامایە وا بکە لە خەڵکی ئێمە کە بەڕاستی ڕنگدانەوەی ناو کۆمەلگاکەی خۆی هەبێ بە تەئکیدی کە باس لە توێژینەوەی زانستی بکەین ئەکید یعنی ئەبێ توێژینەوە لە جیهانە توێژینەوەیکی زۆر هەیە لەسەرەوەی کە دراما چنێ ڕنگدانەوەی لە ژیانی کەسەکانە هەیە و ئێمەش لە هەرێمی کوردستانە ڕەنگە گرنگی زۆرمان پێ نایابێ کە ناوەندە ئەکادیمیەکان دابنیشن توێژینەوەی جددی بکەن چونکە لەبەرەوەی ئەساسن ئێمە گوێناین بە جیابوونەوە گوێناین بە ڕێژەی تەلاق لە ناو کۆمەلگاکەمانە مادەم گویان پێناین کەواتە زۆر گرنگیمان نەهاو بە توێژینەوەکان هەیە و ئەوە حەقیقەتێکە کە ژیانی ئاسایی خەڵک زۆر گرنگە کە چۆن بڕوا بە ڕێگاوە کەوای لێ بکە ئەم میدیانە خێزان بەرەو پێشکەوتن بەرێ بەرەو ئارامی بەرێ و هەروە ئەتوانم بڵێم تەوعیەیەک بێ بۆ ناو خێزانەکان بەڵام بە پێچەوانەوە ئەمانە گرنگی پێنەدراوە لە هەرێمی کوردستانەوە لە عێراقا بەخۆی گشتی دیوەکوتم کە تۆ کاتێک درامایەک سیرەکەی یاخود فیلمێکی سینەمایی سیرەکەی کورتە فیلمێک سیرەکەی ئەمانە چەندێک ڕنگدانەوەی لەگەڵ ژیانی ئاسایی خۆت هەیە لە ناو میلەتەکەتە من کوردم ئەو
دابوونەریتێکی لە کوردستانە هەیە یاخود ئەو پێشکەوتنانەی لە کوردستانە هەیە ئایا هەمان پێشکەوتنە لە ئەستەمبوڵا هەیە سلێمانی مقارنە ئەکرێ بە ئەستەمبوڵ یا مقارنە ئەکرێ بە یەکێک لە شارەکانی تر لەبەر ئەوە ئەمە گرنگێکە کە باسی لێ ئەەکەین ئەبێت ئەوانە ڕنگدانەوەی ناو شارەکەی خۆت بێ کولتوری خۆت بێ ئەم کولتورە بە تۆ جیاوازە لە کاتێکی شاکە سەیرەکەی تۆ ئەو ژیانێکی شۆن بەسەر ئەبا لە جلوبەرگیا لە ڕفتاریا ئەیوێت ئەو ڕفتارانە دووبارە بکاتەوە چونکە لەبەر ینی وای بۆ ئەچم بەداخەوە کە بۆی کە خۆیان هیلاک کردووە لە تەرجەمەکردنی بە زمانی کوردی هەموو ئەمانە ئەیانەوە تەوەجوهی خەڵک بەرەو ئەو بابەتانە برن کە ڕێژەکان بەرەو زیادی بڕوە. ئێمە یەکەم مەڵین بارە کۆمەڵایەتێکا بە هوشیاری بۆ ئەوەی گەنجێک چۆن هاوسەرگیریەکە تێبگا لە ژیانی هاوسەرگیری ئەبێ حکوومەت پاڵپشتی هاوسەرەکان بکە و مناڵان لە 14 ساڵەوە هاوسەرگیری نەکەن چونکە ئەبێ خوێندن تاوکە خوێندن زۆر پایەکی گەورەیەکە ئەو ئینسانە یاخود ئەو کچە یاخود ئەو کوڕە ئەتوانێ هەندێک مەسئولیات بگرێتە سەرشانی خۆی چونکە تەمەنەکەی گەورە ئەبێ و هەروەها بارودۆخی سیاسی و وەکوت مەگەر پەرلەمانت هەبێ ئەبێ بۆ بەردەوامی خێزان چەنەها ڕێکاری یاسایی بگرێ پاڵپشتی یاسایی بکرێ یاسای باشدا بنێ بۆی لەلایەن حکوومەتۆکۆی کە لە پێشترا ئەم خێزانانە کە کاتێ هاوسەرگیریانە کرد پێشینی هاوسەرگیریانەیە پێیان و هەروەها ئەو بڕێی کلیان وەرەگرتنەوە بە ڕێژەیەکی کەم بوو و هەروەها کار بدۆزرێتەوە لە ناو هەرێمەکە تا بۆی خەڵک کاری هەبێ کاتێک کە تۆ هاوسەرگیریەکەی بەبێ ئەوەی ئایا بە قەرز دەتوانی ژیانێکی خێزانی بەڕێوەبەری لەبەر پێویستت بەوەیە کە کارت هەبێ گەر کارە هەبوو بارودۆخی ئابووری باش بوو خێزانەکانیش ناڵم لە 100 بەچەتوانم بڵم لە 180 هەندێک لە کێشەکانیان وەکو وتم مەسەلەن تۆ کە زانکۆ تاواوەکەی هەر چۆنێ بێ ئەو کچە ئەو کوڕە خوێندنێکی تاوا کردووە عەقڵێکی زیاتر پەیوەندی کردو بە خەڵکەکانی ترەوە یعنی وشیارترە بێتەوە و هەروەها ئەوتم حکوومەت ئەبێ چەنەها سنتەری ڕاوێژکاری بۆ دروستکردنی خێزاندا بنێ بۆ ئەوی کە گەنجەکان شارەزا بن لەسەرەوەی کە چۆن خێزان پێکەوە هێنن و ڕاگەیاندنەکانیش بە هەمانشێوە هەر ئەم هەموو کەناڵت هەیە کەناڵێک هەبێ بۆ ئەوەی کە بۆ مانەوەی خێزان پەروەردەی خێزان پەروەردەی کچ و کوڕ کە لەگەڵ کۆمەلگاکەی تویا بگونجێت چونکە ئێمە دوو پەروەردەمانن پەروەردەیەکی درامانیمان هەیە پەروەردەیەکی واقعمان هەیە کەواتە بێ ئێمە کار بکەین لەسەر ئەو واقعی کە هەیە کە دروستکردنی خێزان زۆر بەرپرسیارەتێکی گەورەیە.